بەرەقەت عەرعەرە ئەو ڕوو گوڵە باغە ئارامی دڵ و جان و فەرەح بەخشی دەماغە هەر وەختە دەرێن دیدە و دڵ هەردوو بەجارێ بۆ ڕۆی گوڵ و زنجی وەکو سێوی مەراغە هاوارە بە شمشێری برۆ جەرگی بەڕێوم چاوی بە ئیشارەت دڵی هێنا لە بیناغە ئەمما تەموگریانە کە بۆتە مەرەزی عام تێفکرە هەموو قوڕ بەسەر و سینە بەداغە یا ڕەبی لە ئافاتی بپارێزی بەجاهی ئەو زاتە کە سوڵتانە لەسەر تەختی بەلاغە تا دێری زەمان جەننەتی ڕوخساری بمێنێ سەد ناوی خودا چەند بە سرور و بە دەماغە سابر لەدەست ئەو شەو دزە دەرچوونی مەحاڵە شەوخانە بڕ و تەڕدەس و خاوانی چراغە دەم خۆش کاک حەمیدگیان زۆر سپاس دەست خۆش خاتونگیان ئازیزانی قەلەندەرخانە سڵاو خۆشحاڵین لە دیمانەی کینۆی قەلەندەرخانە لەگەڵ هاوکارم کاک حەمیدبانی پێتان شادەبینەوە باسی ئەمجارەمان باسی سابیریە میوانەکانی ئەمڕۆمان مامۆستا عەبدولجەبار بەرزنجیە کە کوڕەزای شاعیرەکە مامۆستاگیان بەخێر بێ بەخێر بێ مامۆستا لەگەڵ خاتوڤانیا فەرهاد بە ئامێریکا مانچە بەخێر بێ ڤانیاگیان بەخێر بێ مامۆستاگیان دەکرێت سابیریمان پێ بناسێنیت بەڵێ سابیری شێخ نەجمەدین کوڕی شێخ عەبدوڕەحمان کوڕی شێخ مەحموودی قوتبی شۆریجەیە یەکێکە لە شاعیرانی شاری کەرکووک بە شاعیری ئاینی ناسراوە چونکە شاعیری کەمان هەیە لە کەرکووکە شاعیری هەجوو و شاعیری نەتەوایەتی کە ئەسیری ئەوەکەیان کە شێخ ڕزایە سابیری لە ساڵی 1970 لە دەی شۆریجە لە دایک بووە لە 1944 هەر لەوێ وەفاتی کردووە خوێندنی سەرەتایی هاتۆ لە خزمەت زانایانی کەرکووک لە خزمەت مەلا مەردان باوکی مەلا مەجیدی قوتب خوێندووە بەڵام ئیجازەی دوانزە عیلمی وەرنەگردووە تا دەرەجەیەکی باش خوێندووەتی دوای ئەوە گەڕاوەتەوە بۆ دەی شۆریجە لەوێ بە فەلاحەت و بە کەسابەتەوە مەشغوڵ بوو و مەلایەتیشی کردووە لە چەندەیەک هەتا ساڵی 26 کە مامی وەفات ئەکات ئەبێتە شێخی تەشێکە و ئیمام خەتیبی مزگەوتەکەش هەر لەوێ جێنشینە بێت تا لە 1944 وەفاتەکە لەوێش بە خاک ئەسپێرێ بەڵێ مامۆستا ئەو تەکیە ماوە تا ئێستا تەکیەکە ئێستا لە کەرکووکە چونکە لە ساڵی 1970 لە ئەنفالا تەشێکە ڕوخێنرا وەکو خان و کردومانە بەڵام مەرقەد و مزگەوت و تەکیەکە نوێژەن نەکراوەتەوە ئاوە بە ماوەتەوە هێشتا بەڵێ پرۆفیسۆر معرف خەزنەدار لە مێژووی ئەدەبی کوردیدا باسی ئەوە کاکەڵێ سابیری وەک یەکێک لە شاعیرە کلاسیکەکانی نیوەی یەکەمی سەدەی 20ەمە ئەم شاعیرە زۆر لە خزمەتی مێژوودا بووە لە شاعیرەکانیان ئەگەر بکرێت باسێکی ئەو لایەنەشمان بۆ بکەیت طبعا سابری دوچۆڕی شاعری کلاسیکی لەو ناوچەیەدا ئەنێ لە منطقەی کەرکووکە بە تایبەتی و بەردەوامی مەدرسەی بابانە یەکێکە لە قوتابی دیارەکانی مەحوی و نالی و قوتابی مەدرسەی عیرفان کە ئەو شعرەوە ئەزانرا لە مەحویە کۆتایی هاتووە بەڵام ئێستا بۆ توێژەرەکان دەرکەوتووە کە سابری بەردەوامی ئەو مەدرسەی مەحویە بەڵێ وەکو هەموو شاعیرەکانی کە هەموو جۆرە شعرێکی هەیە شعری ئاینی هەیە شعر ئاینەکانی جۆرا و جۆرە مناجاتی هەیە قوتباسی لە ئایەت و حەدیث و مامۆستاوەبزانم لە غەزەلە لە شعری غەزەلە زۆر بەهرەمەند بووە و زۆر توانایکی باشی هەبووە لە غەزەلە بەڵێ شعری غەزەلی هەیە وەکو باسمان کە شعری مێژووی هەیە شعری نامەی هەیە بە هەر چوار زبانەکە شعری وتووە بەڵام خۆی وەکو شاعری ئاینی ناسراوە ئەگەر شعری غەزەلیشی وتو بێ ئەوە زۆر تەبیعەوە هەر 27 حرفەکەی بەکار هێناوە 27 حرفی عەرەبی بەڵێ من ئەوە لە دیوانەکەی من بەڕاستی ملاحەزم کرد کە هەر تەنانەت حرف عەرەبیە قورسەکانیشی کردووە بە قافیە وەکو تا ضاد صاد ذال مثلا
زۆربەی وابزانم بەس تەنها یەک حرفی ژوابزانام لە ئەدەبی عەرەبی شان نەکراوەوە اینجا بە تورکی بە فارسی بە عەرەبی بجگە لە زمانی کوردی شعری بەڵێ قوربان شعرە عەرەبیەکانی لە ساڵی 63 دابوومانەمە لە ساڵحێک هەیە لە دەی مامشە ئەلەساس پاکنووسی بکە و چاپ بکرێ چکە دیوانەکەی بۆ یەکەم جار لە 69 چاپ کرا بەشی کوردی و فارسی لە خۆ ئەگرێ بەڵام لە 63 ئەو ساتێک کە بەسەر کوردستانە هات مامۆستا مەلا ساڵح کتێبخانەکەی سوتێنرا و ئەو خەتانەی سابریش لە ناوچوو فەوتا شعرەکانی مامە دەست دەکەوت بەڵام شعرە فارسیەکانی لە بەشی دۆمی دیوانەکەیە چاپکراوە شعری تورکیشی هەیە بەشێک لە شعرە تورکیەکانی هەر لە ناو دیوانەکەیە و معلوم جەنابتە شاعرە کلاسیکیەکان شەرت ئەوە بوو بە هەر چوار زبانەکە شعر بڵێن و هەموو قافیەکانیش بڵێن سابری ئەوانی تیاوە لە وەزن و قافیەشە هەموو دیوانەکەی ئەم سەر و ئەو سەر بکە لەنگیتیان نابینی لە وەزن من تێبینیەکەم هەیە لەسەر کە ئەڵێ سابری معریفەی خۆی زانایی و دانایی خۆی زۆر بەرزتر بۆ لە ئاستی ئەو خوێندنەی کە خوێندوێتی یعنی واتە ئەو ئەوەن هێندەی نەخوێنەوە بەڵام کابرایەک بۆ زۆر خۆی ڕۆشن بیر کردووە زۆر شارەزا بووە لە گەلێک بوارە و ینی بەڵام لەگەڵ ئەوەشە زۆر قەناعەتی بە مەلا سست و پاشکەوتوەکان و شێخەکان نەبوو هەرچەنە خۆشی مەلایەتی کردووە ڕاستە فەرمووی سابری گۆڕانکاری کرد خۆی شێخی تەکێ بۆ تەریقەتی قادریەوە لە سەبیشی بەرزنجیە لە ئەولادی شێخ حەسەنی گڵە زەردەیە کە ئەگەرن و سەر شێخ ئیسای بەرزنجی ئیسلاحی کرد لە ناو تەسەوفاوە لە ناو مامۆستان ئەگەر دیوانەکەی بخوێنیتەوە خۆی خاوەنی تەریقەت بوو خاوەن و تەکێوە بووە بەڵام ئەبینی نەقد ئەگرێ لەوانەی کە بە ناو شێخ بوونە ئەو کاتە کە ئەغڵاتی لیان بین و بێدەنگ نەبووە کە ئەو کاتە ئەنگلیز هاتووە وڵاتی داگیر کردەوە و خەڵکی بینیوە بە پیریوانەوە ڕۆیشتووە و خەڵک بە زووی گۆڕاوە مامۆستاگیان باسی ئەو تەکێت کرد کێ بوون لەو شاعرانەی کە لەو تکێدا ئاڵگۆری شعریان کردووە شعریان خوێنەوەتەوە لەگەڵ شاعرە با بڵێن ئەو شاعرانی کە هاوچەرخی شاعر بوون ئەو شاعرانی ئێمە ئەگەر باز بکەین بە شێوەیەکی گشتی ئەوانەی کە هاوچەرخ بوون لەگەڵ سابریە یەکەم کەسیان شێخ مەحموودی مەلیک کە خزمی بۆ پەیوەندی زۆر بتەوی لەگەڵیا بوو دووەمیان سەید ئەحمەدی خانەقە کە هەر لە کەرکووک بۆ کەسایەتیەک بەڵکو یەکێک لە کۆڵەگەکانی کەرکووکدا ئەنی زۆر پەیوەندی بتەوی هەبووە لەگەڵ سابریە سێمیان شێخ عەبدولکەریمی قادرکەرم کە دیوانێکی چاپکراوی هەیە بە ناوی خادیم ئەویش هەر خزمێتی و زۆر عیلاقیان بەخۆت بووە چوارەمیان مەلا ئەحمەدی گەورەی فەرقان باوکی مەلا جەمیلی ڕۆژبەیانی زۆر خۆشەویستی یەکتر بوونە لەگەڵ سابریە دوای ئەوە بوو مامۆستا هاتە پەیوەندی کرد بە شۆڕشەکەی شێخ مەحموودەوە مەلا ئەحمەدی گەورەی فەرقان و بووە قازی لە شۆڕشەکەی شێخ مەحموود عەلەیسلام کەسایەتی کە زۆر ئەمانە هەمویان بەردەوام یاتوچۆی سابریان کرۆ لە شۆریجەوە مەجلیسیان گەرم بۆ دائیمە بە شیعر و بە نوکاتی خۆش و بەڵێ خەندەخان گەر شیعری کاتی بەهارەمان بۆ بخوێنیتەوە گەر خاتووانیا هاوکارم بێ بە خۆشحاڵیەوە جەژن و تەرەب و شادیە ئەیامی بەهار وادەی گوڵ و بادەی مڵ و ناڵینی هوزار تامەدی نەزەر سەبزە و گوڵزارە سەراسەر نورین و معەتەر بەڕۆخ و زۆڵفی نیگار ئەحباب هەموو جەمعە لە بن سێبەریدارە سەحرا تەماشا لە بۆجی و کەنار معشوقە بەکامی دڵە ئەلمینەت الله خسرە و کە ئەڵێن نەیبووە ئەم بۆس و کەنار عاشق دڵی وەک مەجمەرە پڕ ئاگر و پشکۆ مەجنون سیفەت بێخەبەر و سەبر و قەرار ساقی وەرە ئاوێ بەسەر ئەم ئاگرەدا کە ڕۆحم بە فیدای گەردووشی ئەو چاوە خۆمارە ڕیشەی دڵ و جەرگم بە غەم و غەمزە بەجارێ دەرهاتووە بۆم تێکە شەرابێکی دووبار
لەو ئاوە کە تریاکە ئەبا زەهری غەمە دڵ لەو ئاوەکەوە مەسقەڵی ئەکدار و غوبار دەرمانی غەم و دەردی دڵن ساقی و مطرب خۆزگەم بە کەسێ مەی لە یەمین نەی لە یەسار ئازابە بە خۆڕایی نەچی عمری عەزیزت بێ ساقی و مەی و مطرب نەی سەرفی خەسار مشتێکانم و نەی غەمی دڵ دێ لەمە دەفتەر وەرنە غەمی سابر بە ئەمار بە تەخار دەم خۆش خەندەخان زۆر سپاس مامۆستا جەبار ئێمە تێبینی ئەوەکەین لە ژیانی سابیریە سابیری پێیەک بۆ زۆری ڕق لە ئینگلیز بووە تەنانەت ڕووداوێکی لە ژیانە قازی مووسڵ کە گوایە دەڵێن کەسی خۆشی بوو خزمی بۆ بەڵێ قازی مووسڵ کە دەسەڵاتێکی زۆر گەورە بۆ ئەو کاتە لە عێراقا لە شاری مووسڵا پێی ئەڵێت بێت لە مووسڵ ئیش بکات وەکو کاری وەرگێڕانی زمانی فارسی و تورکی و عەرەبی لەبەرەوەی ئەم زۆر زمانزان بوو زۆر شارەزا بووە بە موچەیەکی زۆر بەرز و پارەیەکی زۆر باش بەڵام ئەم ڕەفزی کردوێتەوە توێتی ئەمە خزمەتی ئینگلیزە بەڵێ ڕاستە ئەمە یەکێکە لە هەڵوێستە نەتەوایەتیەکانی سابیری کە بەڕاستی مووقفێکە زۆر دیارە و یەکێکە لە شاشعرەکانی کە وتوێتی بۆ ئەو مناسبەی و بۆنەیە ئەو کاتە قازی مووسڵ داوای لێ کردووە بە مەبلەغێکی زۆر مغری وابزان بە 450 ڕوپیە اینجا بێجگە لەوەش ئەوەی کە تەعاونی بکردایە لەگەڵ ئەنگلیزا دێهاتیان ئەکردە ناوێەوە هەرچەند زروفەکە خۆی زۆر زەحمەتیش بووە ناوچەکە کاتی حربی عالەمی یەکەم بووە و خەڵک بە ساڵی گرانی گەورە مەشهورە کە قازی مووسڵ جواب ئەنێرێ بۆ شێخ نەجمەدینی سابری ئەڵێ فەرم و ئەورە وەزیفەکەت وەربگرە من تۆم هەڵبژاردووە بۆ ئەو کارە سابری جوابی ئەداتەوە ئەڵێ ڕاتبی ئینگلیز لایق بە پیاوی وەکو ئێوەیە من ئامادە نیم تەعاونیان لەگەڵ بکەمەوە کلکایەتی و پاشکۆیەتی بۆ داگیرکەر بکەم و بە شعرێکی زۆر جوان کە ئەڵێ کڵاوی سەردڕاوی خۆم بە تاجی پادشا نادەم کەلاوەی دوو کەڵاوی خۆم بە قەسر و گەنجی شانادەم طبعاً ئەمە فەضیلەتی نەویستن ئەشێک لە زاناکان ئەڵێ هەرچی زەلیلی ئینسانێ لەو شتانێک کە پێویستی پێ نییە یعنی لە پێناوی مادەیە زەمیر و مەبدە و قێمی خۆی نەفرۆشتووە ئەوان بەستیان بۆ بێجگەلەوەی تەرجمەیان بۆ بکە شخصێت و ناوبانگەکەشی بکڕن و ئیسفادەی لێ بکەن ئەمما مەسەڵیان دیارە زۆربەی شاعیرەکان یاخی بوون لەو کاتەیە چونکە بە بۆنەی ئەو با بڵێن ئەو جەنگانی کە دروست بوون زۆر لە دەستنووسەکانیان مەستان فەوتاون سوتاون دیارە ینی ئەمیش وەکو هەڵوێستێک وەری گرتووە شاعیر بەو شێوەیە مەبەستت ینی چۆن هەڵوێست ئەو هەر ئامادە نەبووە لە مەبدەیان نەبووە تەعاون بکات و هەر خۆی زاهیدێک بووە لە شعرەکانیە زۆر ئاماژە بەوە ئەکا یەکی لە شعرەکانە ئەڵێ دانی شەنانە ڕق بووڵاوە ناو شوەرباتەوە لادە لە تێبگە لە ئەزەمەن قەنە لادە لە ذەل لە من تەمە دائیمە تەشجیع بۆ ئەو شتانە ئەکات و مەبەستی دنیا نەبووە یعنی بۆ خوا ژیاوە و نمونەیەکی جوانی نەتەوایەتی پیشانداوە لە شعرەکانیشە ڕاستە خۆی شاعیرێکی ئاینیە بەڵام جان بنەتەوایەتێکەشی بگری دەیان شعری جوانی تێەوە دەیان هەڵوێستی وەکو ئەمەیتیایە بەڵێ لایەنێکی تری ژیانی سابیری دوور لە شعر بەڵێ هەڵێن زۆر شارەزا بووە لە پزیشکیە لە چارەسەرکردنی نەخۆشیە بە تایبەتی دیارە ئەو سەردەمە زیاتر گژوجاش بەکار هاتوو بۆ چارەسەر وایە ئەم لایەنی ژیانی چۆن بووە ئەو لایەنەی طبعاً لە باپیرەوە کە شێخ محێدینی کەرکووکە شێخ محێدین 250 ساڵ پێش ئێستا کە کوڕی شێخ حەسەنی گڵە زەردێ لێرەوە لە قەرەداغەوە شۆڕە بێتەوە ئەچێت بۆ کەرکووک ئەلەوێ لە ئیمام قاسم تەکێ و مزگەوت و گەورە بیناکە دوای وەفاتی بە فەرمانێکی دەوڵەتی عوسمانی گۆڕستانەکە ئەکەنە ناوی شێمحێدین شێمحێدین 25 تا 30 مؤلەفی هەیە لە جا دەرمانە بەڕاستی یعنی ئەوانەی کە لەو بوارە ئیشەکەن پێی ئەڵێن ڕازی کەرکووک اینجا ئەو توراسەوە ئەو ئەرشیفە لە بەردەستی سابریا بووە و خۆشی سەرپەرشتی تەشیەکەی کردووە بۆیە خەڵک ڕووی تێ کردووە و ئەو کاتە وەکو ئێستا تەبابەت نەبووانی کە لەو بوارە ئیشیان کرد و پیان وتراوە حەکیم و مؤلەفێکشی هەیە هەر لەو بوارەیە دەستخەتە بە فارسی نووسێتی بکرێ ئینشاءالله بە چاپی ئەگەێنین لە
مامۆستاگیان پێمان خۆشە ئەگەر خاتووانیا هاوکارمان بێ شعرێکمان بۆ بخوێنیتەوە. بەڵێ بەسەر چاو زیاتر پێمان باش بوو ئەو تاکە شعرە تاقانەیە کە بە شێوە زمانی گۆران نووسیەتی هەورامیەکە بەسەر چاو مامۆستاجان. دەست و پەنجەی ڤانیاخانیش خۆش. سابری ئەم پارچە شعری بە شێوەزاری هەورامی وتووە: هەوای وەی شومەی مەیلەکەی دڵدار، مەزرعەی شاتی فەوتان و یەکجار، خصوصەن جەفا و جەور و ڕووزگار، گرە و بەردەوە جەبێ مەیلیار. دڵ چ قەید غەم ئازاد نمە بۆ، دەروازەی شادی گوشاد نمە بۆ، تا ئوردوی شادی وەسڵەکەی ئازیز، ماوای سوپای غەم نەکەرۆ ناچیز. با دڵ و حربەی موژدان دڵدار، ناوە ڕۆزانی چەم نەبوو خونبار. سابەختە ئاوێ بدۆوە چەمدا، تا تابور غەم بدۆوە هەمدا. ئەی بەخت و زەمان ئەی جەور و ستەم، مەینەت و جەفا غەم وەبا نەغەم. یا ڕەب وە حاجات ڕەسوڵ ئەکرەم، یاران وێنەی من نەوینان وەچەم. بە شێوم وێنەی قەیس عامری، ناوم نەجمەدین لەقەب سابری. یا مالکە المولک سەتار العیوب، وەنەم ببەخشی سەبرەکەی ئەیوب. یا دڵەی غەمگین وە وێنەی یەعقوب، ئاخری ڕۆژێ بگەم بە مەطلوب. بەجاهە ئایەی سەبع المەثانی، شادم کەی وێنەی پیری کەنعانی. سابری نەخۆش بێدەوا و تەبیب، سەبر کە ضەرب الحەبیبی سەبیب. دەم خۆش مامۆستاجان. هەندێک لە نووسەران و توێژەرەوان لەبارەی سابیریەوە ئەڵێن سابیری عاشقێکی ڕێگەی حەقپەرستی و ئاین بووە. یعنی هەروەکو لە دێڕە شعرێکی خۆیان ئەڵێ حەقوتن قانون نییە، ناحەقوتن بێشەرعیە. لەم بارەی ژیانەوە جەنابەت هەڵێکی لەم بارەیە کە بڵێن کەسێکی حەقپەرست بۆ بەڕاستی. بەڵێ وەڵڵاهی سابری ئێمە ئەگەر بین سەیری بکەین بە واقع حاڵ کەسێک بووە، چونکە مەکانەتێکی ئاینی هەبووە، هەم ئیمام و خەتیب بووە، هەم شێخی تەریقەت مرشدێک و مصلحێکی ئیجتماعی بووە. لەبەر ئەوە ئەم نقاتانی باسیەکەی جەنابەت بۆ سابری زۆر پێویستە، وەکو لازم و مەلزوم وایە لەگەڵ ئەو جێگای سابری. بەڵام ئەگەر بین باسی عشق بکەین لە شعرەکانیە، سابری عشقی جیا کردوێت و عشقی حەقیقی و مەجازی لە هەموو شعرەکانیە کە باس ئەکات خۆی جای ئەکات. عشقت ئەگەر حەقیقەتە مەناڵ ئەگەر شەقیقەتە، وەرنە مەجاز و بیدعەتە سابری هوی و هایەکەی. عشقەکەی سابری عشقی ڕێگای حەقیقەت و ڕاستی و خواپەرسی بووە. ئەمانە زۆر بە واضحی لە شعرەکانیا دیارە و ئەخوێنێتەوە، بەڵام وەکو شاعرێک جانبەکانی کەشی ئیهمال نەکردووە. باسی شعری غەزەلی هەیە، شعری جوانی طبیعەت و سروشتی کوردستانی هەیە، شعری نەتەوایەتی هەیە، هەموو بوارە شعرەکانی وتووە. مامۆستاگیان لەسەر تشکی قسەکانی جەنابەت پێمان خۆشە ئەگەر کاک حەمید شاعرێکی ترمان بۆ بخوێنێتەوە. ئەم شعرەی هەیە بەڕاستی لەگەڵ مامۆستای پێش بەرنامەکەش باسمان کرد، شعری بۆ مێژوو نووسیوە. بەڵێ ئەو یەکێ لە شعرە مێژوەکان، یەکێ لە جۆرە شعرەکان. بەڵێ توانی بە شعرێکی نەتەوەییش دای بدەیت. 1337 کۆچی بە تەقدیری خوددا ساڵی سەفەربەرلک کە مەشهورە، بە جارێ عالەمێ شێوا وەکو هەموێ بدا پورە. جیهاد دەست پێ کرا ئینگلیز و عوسمانلی بە شەڕ هاتن، بە گولەی تۆپ و تەیارە تەلەف بوو شار و مەعمورە. گرانی کەوتنی و مەخلوق و ئینگلیز هات و ڕوومی چوو، نمونەی حەشتە نەفسی نەفسیە ئینسان کە مەخمورە. بزانن ئەم خرۆشانە جەزای ئەعمالی خۆمانە، کە بێزارین هەموو لەم قاعیدە و قانون و دەستورە. وەگەرنە مەردی سەحرای چ باشی زەلزەلەی ئەرزە، کە ڕوت و قوتی دەریای لە ترسی جەردەوە دوورە.
ئەگەر تۆ ساڵح و چاچی لە شەڕ و فیتنە بێباچی وەگەر نەتاالحی دنیا بە تاراجی تۆ مەحمورە لە قەول و فعلی عالم دەممەدە سابق بە نیک و بەد ئەگەر غەدار و بێدینە ئەگەر مسکێن و مەغدور دەم خۆش کاکەمیگیان سەرخۆش دەست خۆش خاتونجان مامۆستاگیان کێن ئەو شاعیرانەی کە شعری سابریان تەخمیس کردووە ئەو شاعیرانەی کە شعری سابریان تەخمیس کردۆ لە دیوانەکەیە لە چاپی یەکەمە جاهید کە شاعیرێکی هەولێریە و ئاشنایی هەبوو لەگەڵ شێخ عەبدوڕەحمان کوڕی سابری و لە کۆکردنەوەی دیوانی سابریە هەوڵێکی زۆری داوە کە لە 69 بە چاپ بێنراوە ئەو چەند شعرێکی سابری تەخمیس کردووە لە چاپی یەکەمە بڵاو کراتەوە لەگەر مەلات جەمیلی ڕۆژبەیانیە ئەوی شعریش سابری تەخمیس کردو بەڵام لە چاپی دووەمە کۆمەڵێک شاعریکە لەوانە شێخ حوسێن بەرزنجی و هەوری و خالی جاف و چەند شاعریی کە لە چاپی دووەمە تەخمیسەکانمان بڵاو کردەوە بەڵام لە چاپی سێم و چوارەمە ئیتر ئەو تەخمیسانەمان هەڵگرت تەنها ئەوانەمانەوە کە چونکە زۆر بوون شاعری کەش خۆی ئەوە شتێکی زۆر تەبیعیە سابریش خۆی تەخمیسی شعری نالی و مەولەوی کردووە مەحوی وا بزانام لە دیوانەکە بڵاومان کردوێتەوە بەڵام سیرمان کرد زۆر بوون شتەکان وتمان ئەوە بە تەنیا لە دیوانێکە چاپ بکەین بۆ جارێکیکە و هەر ئەوانی کە لە چاپی یەکەما بڵاو کردو ئەو تەخمیسانە هێشتمانەوە لە چاپی سێم و چوارم بڵێ مامۆستا گەلێک لە نووسەرە گەورەکان و خەڵکە ناسراوەکان لە بواری ڕۆشنبیری و ئەدەبی کوردیا وەکو علادین سەجادی خالی خۆش بوو علادین سەجادی هەروەها خالی خۆش بوو مامۆستا مەلا عەبدولکەریم مودەڕیس قسەی زۆریان دەربارەی سابری کردووە و دیارە زۆر بە کەسێکی گەورەش داوێنێتە قەڵەم لە باسکردنیانە تەنانەت ئەم چوار خشتەچیە هەیە کە مەلا عەبدولکەریم مودەڕیس بۆ سابری نووسیوە ئەڵێ نامی دڵشادە بەم نامە بەرزە کەمایی هێزی عەقڵی سەر ئەرزە قەدر و حورمەتی ناوی سابری بە ڕۆح و بە دڵ لەسەرمان فەرزە ئەمە وەسفێکی زۆر گەورەیە لە مامۆستایەکی گەورەوە هێندەی بزانم نامی ماجستێر چەند نامەیەکی ماجستێر لەباری ئەمەوە هاتووە زانیاری جەنابی لەباری نامی ماجستێرەکان لە 3-4 ساڵ پێش ئێستا بوو نامەیەک مامۆستاشن و لە زانکۆی سەلاحەدین لەسەری نووسی لە مامۆستا هاوکار لە زانکۆی چەرموو نامەیەک ماستەری لەسەر نووسی مامۆستا حەسەنێ خەڵکی کەرکووکە لەسەر سابری ئوبن الفارض کە شاعرێکی سوفی عەرەبیە بەڵام زەمان فەرقە لە بینانە ئەویش لە جامعەی بریتانی ئەو ماستەری لەسەر وەکو ئەدەبی بەراوردکاری ئەدەبی مقارن نووسی بەڵام مامۆستا مەلا عەبدولکەریم ئێمە لە هەشتاکان ویستمان شەرحێکی بۆ بکە وەکو ئەوەی بۆ نالی کردووە بۆ مەحوی کردووە ماوەیەک زۆر دیوانەکەی لابوو دوای ئەوە اعتزاری کرد وتی من لەبەر تەفسیرەکەم بەدەسەوەیە مامۆستا سێ تەفسیری نووسیوە بە کوردی و عەرەبی نامی بە کوردی خوڵاسەی نامیشی نووسیوە دوایی وتی مەجالم نییە شەرح بەڵام تەقریڕێکی بۆ ئەەکەم لە پاشکۆی ئەم چاپانەیە بڵاومان کرۆتە تەقریڕەکەی مامۆستاوە شعرێکشی بە درێژی لە ئاخری دیوانەکەیە بۆ نووس بێژگە لەو دوو بەیتەی کە جەنابەت باس بەڵێ مامۆستاژیان دواپرسیارمان لەم بەرنامەیە دەربارەی ئەوەیە کە سابری چەند پیاوێکی دیندار و خاوەن باوەڕ و چەند زاهید بووە چەند لە بواری مەلایەتی و شێخایەتی و لە تێکی تەچی خۆیانە چەند لەم بوارە ژیاوە بەڵام وەکو باسی ئەەکەن ئەڵێن کەسێکی لەگەڵ ئەوە کەسێکی زۆر قسە خۆش و دەم بە خەندە و نوکتەبازیش بووە ئەمەش لایەنێکی سەیرە بەنسبەت ئەو پیاوە بەڵێ ڕاستە فەرمی سابری کەسێکی زۆر ئەریحی و قسە خۆش و مەجلیس گەرم بووە بەڕاستی ئەو خەڵکانشی هاتوونە بۆ لای مەجلیسیان بە قسەی خۆش و بە نوکتەی خۆش ڕازانێتەوە و ئێمە بەشێک لەو قسانەی زیاتر لە 40 خاڵ لە چاپی دووەمە بڵاومان کردەوە لە چاپی دووەمە لە پاشکۆی دیوانەکەیە ئەوش وەکو توراتێک کوتمان بمێنێ بەڵێ لەو بوارەشەوە ناوەوە زۆر حەزیشی لە دەنگی خۆش بووە سابری ئەویش کە باس نەکراوە حەزەکەم ئەوش باس بکەین وە 4 کەس دەنگ خۆش هەبووە کە شعرەکانی داناوە توێتی وەرن بۆم بخوێنەوە
هیچێک لەوانە سەیکەریم بووە جەباریە خەڵکی دێ حەمکە پێی وتووە سەیکەریم دەنگی وەکو پەڕی قووایە ئەوە دەنگی ناسک و خۆش بە شێخ ئەحمەد هەبووە خەڵکی دێ شۆرجە هەر ئامۆزای خۆتی شێری بۆ خوێندوێتەوە مەلاعەلی دۆم هەبووە دەنگ خۆشێک تا شەستەکانی شماوە لە کەرکووک بۆ ئەمانە شعرەکانیان بۆ خوێندوتەوە بە دەنگ کە شعر دانا خۆت وەکو ئەو نیە بە دەنگ گوێت لێبێت ئەو جانبانش لە شخصیت کۆسایەتی سابریە هەبوو بەڵێ مامۆستاگیان زۆر سپاس مامۆستاگیان ئازیزانی قەلەندەرخانە بەر لەوەی بە گۆرانیەکی حسێن عەلی کە لە شعری سابریە کۆتایی بە بەرنامەکەمان بێنین ئەمەوێت دووبارە سوپاسی مامۆستا عەبدولجەبار بکەم زۆر سپاس بەخێربێ زۆر سپاسی خاتوبانیا بکەم و زۆر سپاسی کاک حەمیدیش بکەم تا بەرنامەیەکی تر هەر شاد و سەرکەوتوو باڵا گەردانی چاوت بە دڵی نەجمی گالا وێژە باڵا گەردانی چاوت بە دڵی نەجمی گالا وێژە دەمێ عیسا دەمێ لوقمان دەمێ سەفاکی خوێن ڕێژە دەمێ عیسا دەمێ لوقمان دەمێ سەفاکی خوێن ڕێژە باوەڵتیری دالەرزی مغافڵ بووم و نەمزانی باوەڵتیری دالەرزی مغافڵ بووم و نەمزانی کە من ئێستا کە هوشیارم خەدەنگێتر بهاوێژە کە من ئێستا کە هوشیارم خەدەنگێتر بهاوێژە باڵا گەردانی چاوت بە دڵی نەجمی گالا وێژە باڵا گەردانی چاوت بە دڵی نەجمی گالا وێژە دەبێ عیسا دەبێ لوقمان دەبێ سەفاکی خوێن ڕێژە دەبێ عیسا دەبێ لوقمان دەبێ سەفاکی خوێن ڕێژە